داخوازی ئەوەی کە موچە دوانەکەوێ و موچە مستحقاتی دارایی خۆیان لە کاتی خۆیان وەرگرن هاندانیان بۆ بکرێت ساڵێک پێشکەوتنیان لە خزمەتا بۆ بکرێت و دەواوی ڕسمیمان کردو لە حکوومەت ئەمەیی ئیستانیە پێش ئەوەی ئەوان داوامان لێ بکەن ئێمە بەرچی خۆمانمان زانیوە ومێ دەکەین ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستی هاوکار و پشتیوانێکی باشی بەڕێوەبەرایەتی گشتیە تەندروستیەکان بێ بۆ ئەو پرۆژە و پێشنیارانەی هەیەە بە تایبەتی لە ڕووی زیادکردنی داهاتەوە بۆ سێکتەرەکانی خۆیان بۆی بتوانن بەشێک لە کەم و کوڕیەکانی خۆیانی پێ جێ بکەن. هەڵپەساردنی ئەو بایکۆتە لەلایەن سندیکاکانی نێوەندی تەندروستیەوە سندیکای پزیشکان و هەموو سندیکا بەڕێزەکانی ترەوە ڕاگەیەنرا بۆ ئەوەی کەوا کارەکان دەست پێ بکاتەوە بۆ خزمەتی هاوڵاتیان. یەکەم دابینکردنی موچە و بۆ ئەو سێکتەرە لە ماوەی 30 ڕۆژدا. دووەم پێدانی سوپاس و پێزانین بۆ سەرجەم فەرمانبەرانی وەزارەتی تەندروستی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە. سێەم دابینکردن و پێدانی پارچە زەوی نیشتەجێبوون بۆ ئەوانەی کە لە بەرەنگاری بوونەوەی کۆڕۆندا بەشداریان کردووە هاوشێوەی حکوومەتی عراقی. چوارەم دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەست هاوشێوەی گرێبەستەکانی وەزارەتی پەروەردە کە لایەن حکوومەتی هەرێمە بەم دواییە دامەزراوە. پێنجەم بە گرێبەستکردنی سەرجەم ئەو خۆبەخشانەی کە لە ناو ناوەندەکەدا کاریان کردو. پەیامی ئێمە بۆ پزیشکان و کارمەندانی تەندروستی و سێکتەری تەندروستی ئەوەیە کە ئێمە وەکو سندیکاکانی ناوەندی تەندروستی بەردەوام داکۆکی کار و پێداگری لە مافەکانیان دەکەین و بەردەوام لەسەر خەتەبین تا بتوانین داواکاریەکانیان جێبەجێ بێت.